سڵاو لە ناکاو داعش هەڵتۆقی ئەم جارە لە هەناوی خۆمانەوە دەرکەوت وەکو گڕکانێک تەقیەوە. ئایا چه هۆکارێک دەبێتە هۆی تەقینەوەی داعش جارێکتر لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا لایەنە سایکۆلۆژی و پەروەردەی و کۆمەڵایەتی و دینیەکانی ئەم دیاردەیە چین؟ بینەرمان. دەمار گرژی و خۆ بە حەقزانین و گوێنەگرتن لە ڕای بەرامبەر و زوبڕیاردان بنەما سەرەکیەکانی هزری تونڕەوین کە کاتێ دەرفەتی گونجاوی بۆ بڕەخسێت سەر دەچێشێ بۆ کردەی توندوتیژ و تەنانەت تیرۆر و تۆقاندنیش. ئەمڕۆ بەشێک لە کۆمەلگاکانی جیهانی ئیسلامی هەم لەسەر ئاستی گروپ و هەم لەسەر ئاسی تاکە کەس بەدەست جۆرێک لە تیرۆرەوە دەناڵێن کە ڕێگە قوڵەکانی بۆ ئاین و مەسهەب دەگەڕێتەوە و ئەمە وای کردووە دەرگای هەموو جۆرە گفتوگۆیەکی عەقلانی و ڕەخنەی دابخات و لە ناو جێژاو یەکتر تۆمەتبارکرد و یەکتر سڕینەوەدا بسوڕێتەوە. کێشەی پەیامی ئاین کە وەک بڵنگۆی بڵاوکردنەوەی ئاشتەوایی و یەکتر قبوڵکردن خۆی دەردەخات لەکوێدایە؟ ئایا لە نێوان سێکوچکەی ئاین و زانست و سیاسەتدا ڕێگەکانی هزری تونڕەوی و توندوتیژی لەکوێدا خۆی مەڵازداوە و لەکوێدا ئاین جێگەی زانست دەگرێتەوە و کەی پارتە سیاسیەکان دەبن بەناوەندی کۆمەڵایەتی بۆ حکومدان بەسەر دابوونەریتی کۆمەلگادا؟ ئافەتی خۆمان کاتی خۆی کە ئاوی بخواردایەتەوە بەرچاوی پیاوە ئەباکەی هێنایە پەرچەکەی هێنایە بەردەمی بۆی کە پیاوەی بینی ئاوە خواتەوە ساکەنە بەرچاوی پیاوە مۆز داکرمێنێ حیاتان بێ بۆ خواتی خوا تۆزێ بزانن یعنی بزان بەمە قورس نابن حەزەکەم بزانیت وێنە دەگرێت هەڵدەپەڕێ ئەمە ئامۆزایەتی ئەمە پورزایەتی ئەمە خزمەکەیەتی هەمویان ئێمە خۆمانەی چی؟ وەڵای کەسێک لە ئێوە ئەگەر مێخێک بەسەر خۆیاندا بکوتێ بۆ دنیا و قیامەتی باشترە لەوەی لەگەڵ ئافرەتێکی نامەحرەمەتەوە بکات ئامۆزایەتی پورزایەتی هەر شتێکێتی خوشکی خێزانیشتە بە هەمان شەو دروست نێتەوە تەوقێ لەگەڵا بکەیت ئاگادار ئێو خاڵەیش بن. ئێمەی پیاوە کە تەماشاکەین پانتۆڵەکەت تەسکە و ڕانەکەتی ئاوات چرچ کردووە و تەسکی کردووە خوا شایدە چۆن لە دایک بووی ئاوات خوێنینەوە سینگت دیارە قەوارەی سینگت دیارە وەڵڵاهی جلەکان لا ئەمە بە ڕوودێ خوێنێتەوە. دەپرسین ڕۆڵی مامۆستایانی ئاینی چییە لە کەمکردنەوەی هزری تونڕەوی لە ناو کۆمەلگای کوردیدا و بە تایبەتی لای گەنجان چۆن دەتوانین لە ناو ئەو هەموو تەوژمە تونڕەوەی جیهانی عەرەبی و ئیسلامیدا لە کوردستان ئاراستەیەکی ئاینی میانڕە و ئاشتی خواز بەرهەم بێنین؟ ئایا بەریەککەوتنی ئەو هەمۆشیکردنەوە و ڕاوەکردنە بۆ دەق و فەرمودا وای نەکردووە جۆرێک لە سەرگەردانی دروست بکات و لەم نێوەدا مزگەوت و زانایانی ئاینی چۆن دەتوانن پەیامی یەکتر قبوڵکردن و دلۆڤانی بکەنە پەیامی زاڵی ئاینی؟ سڵاو مامۆستا بەڕێزت وەک مامۆستایەکی ئاینی وەک سپۆرێک لە بواری فیقه و فقهی مقارن و بزانم زیاتر و ئۆستازی زانکۆشی ئەوەی دیقەتمانە لەم ئەخیرە ئێمە ئەوەمان ئەزانی کە داعش تاو بوو بەڵام داعش لە ناخی خۆمانە سەری هەڵا لە پڕ دوو کەس سێ کەس چەند کەس بەس ئەمانە شتی تریان لە پشتەوەی لەگەڵ ڕێزمە زانای ئاینیش ئەو مای و قال و زانای ئاینیشیان لە پشتەوە بێ و لە دەستی ئەوان ئەم توندیە بۆ لە ناو ئێستا لەم سەردەمەیە بە تایبەتی لە ناو ڕۆحی دینەوە یا لە ناو چوارچەوەی دینەوە هەڵەقڵێ یا بە ناوی دینەوە هەڵەقڵێ لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەیارێکی تونڕە و سەری هەڵدا بە ناوی تەیاری خەواریج دروست بوو. ئەگەر تەماشا بکەین خولەفاکانی ڕاشدین شەهید بوون بەدەستی ئەو تەیارە بەدەستی ئەو فکرە تونڕەوە یاوەرانی پێغەمبەر زۆربیان شەهید بوون واتە ئەو تەیارە فکریە کە دروست بوو من بە بۆچوونی خۆم بە پێی دراسی خۆم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەجەت الوداع ئەو ترسەی هەبوو کە خەڵکێک توندڕەوبی بگەڕێتەوە سەر هەمان کەلتوری پێش ئیسلام ئەم لێبوردەیە و ئەم ڕەحمەتەی کە لە ئیسلامدا هەیە دواتر نەمێنی و هەمان کەلتورە سەقەت و توندڕەوەکەی پێش ئیسلام بێتەوە پەیڕەو بکرێ فەرمووی ئێوە مەگەڕێنەوە دوای من لە ملی یەکتر بدەن خوێنی یەکتر حەڵاڵ بکەن یەکتر بکوژن ماڵی یەکتر بخۆن چونکە زانایانی سیرا باز لەوە دەکەن کە پێش ئاینی پیرۆزی ئیسلام جەنگ دوژمنکاری بریتی بوو لە کوشتن
لە سووتاندن ئەوەی کە داعشش خەڵکی دەسووتان لە هەتکردن ناموس بردننی خەڵک ئەوە بوو داعش ناموسی عالمی خەڵکەکی زۆری برد واتە هەر توندوتیژیەک هەبووە لە پێی ئیسلامەتی ئەمە ڕفتاری خەڵکانی بووە بورە مامۆستا ئەمان خۆیان بە کورۆکی ئەهلی سوننا ئەزانن و هەموو ئیشەکانیان بە پێی حەدیثەکەن ئەڵەن ئێمە ئەسڵی ئیسلام و ئەسڵی ئەهلی سوننەشین لەم شتانەکەت تۆ پێت وانە جۆرێک لە زوڵمەکەین کە داعش مقارن بکەین لەگەڵ پێش ئیسلام و جاهیلیەتە ئەوەی قۆناغی تاریخەکەیان نێوانێکی زۆری هەیە بەڵام ڕفتارەکان و کردارەکان هەمان بەڵام لە غەزەواتی شەهروا کراوە ئەمان ئێستا ئەم کۆمەلگانان پێ کافرە بۆیەوە مامەڵاکەن نەک بێگومان ئەوان پشت دەبەستن بە کۆمەڵێک ڕیوایەت کە لە کتوبی مەغازی وەردەگیرێ و لە کتوبی تەفسیر ئەوەی کە هەندێک کتوبی تەفسیر هەیە زۆر ڕیوایەتی ئیسرائیلی و ڕیوایەتی مختلقی تێدایە و لە کتوبی مەلاحیم وەری دەگرێن و من قولێکی مامی ئەحمەد هەیە زۆر بە دروستی دەزانم زۆر پاڵپشتی لێ دەکەم کە دەڵێ ناکرێ ئەوانە ببنە بنەما پشتی پێ ببەسترێ چونکە زۆر لە ڕیوایەتی هەڵبەستراوی تێدایە داعش کۆمەڵێک حەدیث کۆمەڵێک ڕیوایەت لە ئێستا کە دەڵێن داعش لە چەرخی ئێستاماندا و لە کۆن هەمان فکرە ئەم بابەتانەیان تەبەنی کردویانەتە پاڵپشتی خۆیان بەڵام زانایانی ئیسلام ڕەتی کردوێتەوە ئەم حەدیثانەیان بە زەعیف یاخود بە ڕیوایەتی مختلق داناوە بەس مامۆستا ئەمە زۆر حەدیثمان هەیە صحیحە یعنی خۆ ناتوانێت لی دەرچی یعنی ئەوەی ئەوان ئێڵێن من پێم وایە ئەمان بەم شێوەیەکن ئەمەی بەڕێزت باسێکی تەواوە بۆ ناو کۆمەلگەی مسلمان و خەلافەت و ئەمانە قسە ئەمان ئێستا ئەڵێن ئەم حکوومەتانە و کۆمەلگەکانش حکوومەتەکان مرتد و کافرەکانش مرتد مش ئەمێ لەو خاڵە قسە بکە یەک لەو حەدیثە زەعیف و سەقەتانەی کە بەناو حەدیث ئەوان دەڵێن حەدیثە ئەوەیە کە ئەوان یەکسەر حکامەکان کافر دەکەن دواتر ئەو خەڵکەکەش کافر دەکەن هەروەکو لە مصر ئەمە جەماعەتی تەکفیر و هیجرا هەمان شتیان کرد دواتر دێن ئەفرادی شورتە ئەفرادی جەیش هەمووی لەبەر ئەوەی لە مووسڵ مروریشیانە کوش دەڵێنە پێی حکومەتە ئەوە پاڵپشت ئەوانە ئەکە ئەو کارە دەکەن پشت دەبەستن بە حەدیثێکی مختلق کە ئەو حەدیثە گوایە دەڵێ حکامێک پیا دەبن ئەوانە خەڵکی شەڕخواز نزیک دەکەنەوە لە خۆیان ئەوانە ئێوە نەکەن لەگەڵ شورتەکانیان بن لەگەڵ جابیەکانیان بن لەگەڵ خازینەکانیان بن هەتا دوایی واتە ئێوە دژایەتی هەموو ئەوانە بکەن ئەوان دێن پاڵپشت بەوە دەبەستن کە ئەوە خۆی ڕیوایەتێکی مختلقە بەێ بەتەکید لەلایەکەوە دێن ئەوان دروشمی خۆیان دەکەنە الخلافە على منهاج النبوة ئەم حەدیث هەش هەمان شێوە زانایان قسەیان لەسەر کردووە تكون خلافة على منهاج النبوة لا آخرەکەیەوە دەڵێتم پێشتر خلافەکە ثم تكون جبرا بەڵێ ئەو معلومی جنابی شتا باس لێوە دەکا کە کابرا دێتە مەجلیسی عومەر کوڕ عەبدولعەزیز ئەڵێ ئێوە بەیتی نبووەتن خلافەت لێوە دەمێنێتەوە تا خوا بەرزی دەکاتەوە ماوەیەک دواتر خەڵکانێک دێن دەبێتە خلافەی جەبر و دواتر دەبێتە خلافەیەکی ثم على منهاج النبوة ئەوان بەوە ئەو دروشمەی على منهاج النبوەیان دروست کرد ئەم حەدیثە لە ڕاستیدا لە دوو لاوە ڕەت دەکرێتەوە هەم لە ڕووی ئەوەی کە حەدیثێکی مەوضوعە لەلایەنی عەقلیشەوە چونکە هەر شتێک شەرع و عەقل ڕەتی کاتەوە با بڵێن ئەسڵ و عەقل ڕەتی کاتەوە ئەمە نابێ احتیمالی لێ سەر بکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم وفاتی کرد بە کەسێکی نەگوت تۆ خەلیفەی لە دوای من بەڵێ فەرموو هەموو کتوبی حەدیث بگەڕێ بە کەسێکی نەوت تۆ خەلیفەی هەر بۆیش ئەم دووبەرەچە دروست لە بینی مسلمانان ئەو ڕیوایەتی ئەو حەدیثە کە باست کرد أخيرا ثم تكون خلافة على منهاج النبوة أو الرواية أبو داود يا أحمد أو روايتي أو حديث نعمان كري بشيرة لمجلس عمر كري عبد العزيز صحيح لي أم حديث صحيح لي علماء دلين صحيح حديث شيء موضوعة ومن أموين للرؤى عقلي شو وقت اللي سر بكم پیغمبر من صلى الله عليه وسلم كوفاتي كرد أجر بهاد بايا وكسر بخليفة بناوي خليفة لدواي خدا بنا بايا أمهمو دو برشل عالمي إسلامي أو روندا ودو فلان جهة وفلان جهة واتسنة يأخذ طرف مقابل إما بداخوا جهاني إسلامي تاكو يستا تيارة تيدايا طرفة تيدايا طرف تندرو هرديوي همان تندرو بكار بيني خويني خلق بريجي بناوي أتو كافري أتو مرتدي كمسألة كفر مرتد أما بابته خاصة كس ناتواني كس كافر بكا كافر كردن ضوابط خويه لشريعة الإسلام دا ومرتد قرآن حسابي لقلدك وعقوبة لبودانا أو ناتوانا
خەڵک محاسبە بکەن لەو بارەیەوە بەڵام من ئومێدەوارم جیهانی ئیسلامی زانایانی ئیسلامیش هەمان فکرەی کە نێسە تەبەنی بکەین توندڕەوەکان وا بکەن کە بەسە واز بین لە توندڕەوەی لەبەر ئەوەی من مامۆستا من ئەرزم کردی ئەوان خوان بە ئەهلی سونە ئەزانن يعني خوان بە خەوارج نازانن ئەم فکرە هەر لە بڵێن محەممەدی کوڕی عەبدولوهابەوە دێک لە حەنبەلیە تا ئەگاتە حەسەن بەنا کە ئەسڵەن بەشێکیشی سۆفیە تا ئەگاتە سەید قوتب و مرۆرەن بە سەعید حەوا تاکو ئەمڕۆ ئەگاتە داعش و ئەگاتە ئەمانەی کە خۆیان بە بڵێن جێگرەوەی پێغەمبەرەزانن و حتا ئەبوو بەکری بەغدادی لەسەر شێوەی ئەبوو بەکری سەدیق خوتبە ئەیە هەمان تەقلید دەکاتەوە هەمان خوتبە ئەیە يعني لە من و تۆ خۆی زۆر نزیکترە زانە بۆ خۆی بە نائیبی پێغەمبەرەزانێ ئەسڵان مامۆستا خەواریجەکانش لە سەرەتا ئیمامی عەلییان بە کافر دانا دەکرێت ئیمامی عەلی شارەزایی نەبی لە ئیسلام کە ئەقرب الناس نزیکترین کەس لە پێغەمبەر بووە خەواریجەکان گوتیان تۆ بەپێی ئەم بەڵگەیە و ئەم بەڵگەیە تۆ کافری دواتر ئیبن عەباس وەکو فەقیهێکی شارەزا چۆ ناویان قسەی لەگەڵ کردن گوتی ئێوە بەڵگەکانتان ڕاز نییە مناقەشەی کردن يعني بەڕێزت پێت وایە ئەمانە خەواریجن من فکرەکەی و هەروە دەبینەوە بەڵام هەمان فکرەکەیە بەگشتی و فکریان هەیە بەڵام وەک ئەوان ناکەن فکرەکە چۆنە قبولی بەرامبەر ناکە وقبولی فكري حاكمك قبول بل قبولي كقبولي ناكا معناه يصير اولا تكفيري لك بمرتدي دادني دوادي ديوي تصفيبك لە ڕووی دەروونناسیەوە چۆن تاکێک بەرەو توندڕەوی و توند ئاژۆی پەلکێش دەکرێت ئایا بنەماکانی پەروەردەی خێزان و ناوەندەکانی تری کۆمەلگا ڕۆڵی سەرەکیان هەیە بۆ ئەنجامدانی کردەوەی تند و تیژ یان ئەو بێبەشی و نەهامەتیانەی تا کەستیان پێدەکات کاریگەری هزری مەرگ دۆستی چییە لەسەر بەرهەمێنانی تیرۆر ئایا کاتێ ژیان وەک شتێکی بێبەها و بێنرخ وێنادەکرێت ڕێگا خۆش ناکرێت بۆ زاڵبوونی هێز و توانە تاریکەکان و ڕاماڵینی هەموو ڕوانگەیەکی جوان و ئەرێنی بۆ ژیان لە ڕووی دەرونیەوە چۆن دەتوانین تاک بەرەو ژیان دۆستی و گەڕام بە دوای توانە شاراوە پۆزیتیڤەکانی هەان بدەین لێمەوەمان ئەزانی تیرۆریستان داعش بە معنایەک لە معناکان خەریکن لە ناو ئەچنیە بازارێن کەس بووە بەڵام دیسان ئەم حاڵەتە ئەوەی هێنایەنە خاڵمان نەخێر تیرۆر لە ناخی خۆمانە ئێمە تۆ پێت وایە تیرۆر لە کوێی ئێمەدایە نفسیت سایکۆلۆژیای ئینسانی ئێمە هەموو لە حەزەیەک ئامادەیە بۆ ئەوەی بێتە تیرۆریست خۆی ئەکەوێتە سەر پێناسی ئێمە بۆ تیرۆر و بۆ تیرۆریست ئەگەر ئێمە تیرۆر و تیرۆریست تەنها بیبەستینەوە بە داعش ئەوە بزانم هەڵەیەکی گەورەیە ئیکین چونکە پێش داعشیش هەر تیرۆر و تیرۆریستە بوو دوای داعشیش و لەم کاتەشە هەر هەیە چونکە بەڕاستی ژینگەیەکی کۆمەڵایەتی لەبار هەیە بۆ دروستکردنی کەسانی تیرۆر و توندرە و ژینگە کۆمەڵایەتی لەبارەکە زۆر شتەگرێتەوە بەڕاستی لەبەرەوە ڕەفتاری تیرۆر خۆی ڕەفتارێکە کەسانێک فێریە بن و فێربوونی سەرچاوەکانی فێربوونیش زۆرن شوێنەکانی زۆرن ماڵە قوتابخانەیە مزگەوتە برادرانی هاوتەمەنە و هەتا دوایی لەبەر ئەوە ئێستا حالیان تۆڕە کۆمەڵایەتەکانی ناو فێسبوک و ئینتەرنێتیش ئەویش سەرچاوەیەکە سەرچاوەیەکی مەترسیدارە بۆ ئەوەی ئەو کەسانی کە ئامادەییان هەیە لە ڕووی دەرونیەوە بۆ ئەوەی ببن بە تونڕە و یا خۆیان تونڕەوێکی کەمیشیانتیایە وەکو نەواتێک لە دواییە تەماشاکە ئەو سەقافەتی کە بڵاو بۆتەوە ئەو سەقافەتە تاریکە کە کەسانێک هەن بەرپرسن و لەوانەیە کەسانێک بە ناوی ئاینەوە بە ناوی دەقە پیرۆزەکانەوە زیاتر ئەمە تەشەنەی پێبن و گەشەی پێ بکەن لە ناخی ئەو کەسانی کە ئیسعدادیان هەیە بۆ ئەوی ببن بە تیرۆر. باش دکتۆر با من بێمە سەر مەسەلەی سایکۆلۆژیان لە ڕووی علمنەفسەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە ئینسانی تیرۆریست بە تایبەتی ئەمە ئێستا باس لە ئەو تیرۆراکن بە ناوی دینەوەکرێت لە دینیشە بە ناوی ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسی وەکرێت پێت وایە ئەم بڵێن ئەم سایکۆلۆژیایکی چەپێنراوە لەو ڕۆوە کە لێرە هەموو شتێکی لێ مەحروم کراوە بڵێن دنیایەکی تاریکی بۆ دروست کراوە مەرگ دۆستیەک کە لە ناو ڕۆحی زۆر دینەکانە هەیە مەرگ دۆستی بە تایبەتی ئەمان کە دنیا لەبەر چاوی گەنج تەسکەکەنەوە و قیامەتێکی فراوانی بۆ دروست دەکەن لە بەرامبەر ئەو دنیا تەسک و سەجنە ئەم گەنجش
خواخواتی لەم دنیا تەسکە نەجاتی بێ بچێتە ئەو دنیا ئەم سایکۆلۆژیا مەرگ دۆستیە با بڵین پێت وایە ئەوە کاریگەری گەورەیە یان خۆی ئەوە ناخۆشکردنی ژیانی ئێستا هەچەند لە دەقا پیرۆزەکانیش ئەوە ناڵێت فەحسن في دنياك كما أحسن الله إليك يعني لبروا ناخۆشکردنی ژیانی ئێستا و خۆشکردنی بەدۆزەخکردنی ژیانی ئێستا و خۆشکردنی ژیانی دوای مردن دوای مەرگ بێگومان ئەوە یەشێکە لە هۆکارەکەم بەڵام ئەو هۆکارە تەسیرەکاتە سەر چییە؟ تەسیرەکاتە سەر وەکو جاریشتر پێم وتی تەسیرەکە ئەو کەسانی کە ئامادەیان هەیە لە ڕووی دەرونیەوە ئەوانەی ئامادەیان هەیە لە ڕووی دەرونەوە خەسڵەتەکانیان چییە؟ یەکەم کەساتیشی لاوازیان هەیە دووهەم هەست بە بۆشایەکی فکری معرفی ئەخلاقی ئەەکەن کە تۆ لە ناو خێزانە تا ئەبینیت کەسێک پەروەردە نەکراوە لەسەر گیانی لێبوردەیی و خۆشەویستی و هاریکاری بێگومان شتە خراپەکان شتە با بڵین گەندەڵەکان لە ژینگەکەی دەوروبەری زیاتر هێرشی بۆ باو زیاتر جێگای خۆی گرێتەوە لە ناخیا ئەمە بەڕاستی ناڵێن ئێمە ئەو خیتابەی کە تەمجیدی ژیانی ئاخیراکە و کە سوکایەتی بە ژیانی ئێستای کەسەکە هەموو کەسێ وەریەگرێ هەموو کەسێ وەری ناگرێ ئەوەی کە ئەو هەست بەو بۆشایە ئەکات ئەوەی کە هەست بە نوعێک بە مەزلومێت و بە مەحرومیت ئەکات لێرە ئەتوانین بڵین فەقیری و جەهل هەنی پێت وایە شتە بابەتیەکان دەوری زۆرە لە دروستبوونی تیرۆر ئەو ڕوحە تیرۆرە وەکو فەقیری زوڵمی کۆمەڵایەتی شتە بابەتیەکان دەور ئەبینن بۆ وەکو ژینگەیەکی گونجاو بەداخەوە بۆ ئەوەی کە کەسانێک هەن ئستعدادیان هەیە ببن بە تیرۆر بەس دکتۆر بەعزەگەی دکتۆرە مەسەڵەن بینیمان لە کۆمەڵگەی سعودیا گەورە بووە دکتۆرە طبیبە یعنی ژیانێکی مویەسەری هاتوو خۆی ئەتەقێنێتەوە ئەوەی ئەو ئاشکرا بوو لە بەڕێز بڕوانامە ئەتوانم بڵێم جیازێکی مرور نییە بۆ ئەوەی تۆ ژیان بە باشی ببینیت و بە باشی بژیت بڕوانامە تەنها ممکنەوات لێ بکە بە ئاراسەیەکی زۆر سەقەت کەسەکە بیر بکاتەوە بە ئاراسەیەکی داتەندروست بیر بکاتەوە لەبین ئەم توندڕێ و تیرۆیە چ دۆستایەتی و چ عیلاقەتێک هەیە بێتوانێت خۆی لە حەقەدا دۆستایەتێک و پەیوەندیەکی زۆر بە هێز هەیە و شوان بڵێم جاری وایە یەکن یعنی بن بە یەک جاری وایە یەکە گرن خۆی هەردووشی جۆرێکە لە ڕەفتاری شەڕاگیێزی ئەگەر ئاین بوو بە بەدیل بۆ هەموو ڕەهەندەکانی ژیان و بۆ هەموو پسپۆرەکانی زانست ئەو کاتە من بەڕاستیش تەحەفزم نییە لەسەر ئەو شەی جەنابەت بەکارێنی کاڵی زانایان سەقافەتێکی کەراهێت و تاریشی و کوشتن و بڕین و ئەوانە بڵاوەکاتەوە لەبەرەوە من بە بۆچوونی من عادەتەن ئەم بزاعەیە لە نێوان دوو کەوانە کە ئەم زانایانە بڵاوی ئەکەنەوە تەرویجی ئەکەن بەڕاستی ژینگەیەکی لەباری هەیە لەم جۆرە جیڤاتانە لەم جۆرە کۆمەلگایانە بەڵام ئەگەر بچیتە کۆمەلگایکی پێشکەوتوو ئەمە ئەم بزاعەیە ڕەواجی نییە کەواتە ئەوان ئیش لەسەر چیەکەن ئەوان خۆیان کردووە بە بەدیلی هەموو زانستێک یعنی تۆ تەماشاکەی پیاوێک بە ناوی ئاینەوە باسی هەموو جۆرەکانی زانستی بۆکەوە بەبێ ئەوەی لە هیچ جۆری شتیە بگا بەڵام چییە ئەمە وەکو تەحریز وەکو هاندانێک بۆ کەسانێک ئەوێت کە بۆ ئاراسەیە بڕۆن بە ئاراسەی تونڕەوی بە ئاراسەی تیرۆر بڕۆ بۆ ئەوی بزاعەکەی خۆشی ڕەواجی هەبێ هەمیشە پەیوەندی نێوان حزبە ئیسلامیەکان و تونڕەوی ئاینی چۆنە؟ ئایا ڕاستە بەشێک لەو توند ئاژۆیی لە ناو کۆمەلگای کوردستاندا هەیە حزبە ئیسلامیەکان هاوردەی دەکەن و بەبێ ڕەچاوکردنی زەمینەی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردەواری ئەمە پیادە دەکەن یان ئەم پارتانە سەرچاوەن بۆ بڵاوکردنەوەی هزرێکی میانڕۆ و کە وەڵامی پێداویستەکانی تاکی دینداری کۆمەلگا دەدەنەوە. پێتوانێت ئەو فکرە ئیسلامی کە ئیسلامی سیاسی بڵاوی کردوتەوە سەبارەت بە حکووماتی ئەمیلە و سەبارەت بە ئەلمانێت و دابشکردنی کۆمەلگا بەسەر دوو بەرەیە و ئیلا ئاخریه
و ئەو مەرگ جۆستەی کە بڵاوی کردوتەوە لەبارەی جیهاد و لەبارە ئەوەی کە دەوڵەتی ئیسلامی ڕوخێنراوە ئەبێت دروست کرێتەوە ئەم هەموو بڵین سەقافەتێک کە ئیسلامیەکان بڵاویان کردوتەوە کە لەناو ئەم زەمینە دوایی کۆمەڵە گەرای تازە هەڵ بترەکن کە ئەو گەرایانە دوجار سەریان لە تیرۆر و لە داعش و لە پێش داعشش لە قاعیدەوە دەرچێت خۆی لە ڕاستیدا ئیسلامی سیاسی یاخود بەزاراوەیەکی تر بێڵێن حیزبە ئیسلامیەکان هەم لە هەرێمی کوردستان و لە جیهانی ئیسلامی بەگشتی فکر و دید و تێڕوانینێکی شارستانیانە و مەدەنیانەیان بەرهەم هێناوە لە هەموو شوێنەکان بەشدار دەبن لە حکوومەت لە هەڵبژاردن لە پەرلەمان و ئەو فکر و ئایدیا و دید و تێڕوانینانەی کە کاری لەسەرەکان یاخود بڵاوی ئەکەنەوە لە مزگەوت یا لە شاشەی تیڤیەکان و دەستگاکانی ڕاگەیاندن بە هەموو بەشەکانی بینرا و بیسرا و خوێنرا و لە ڕاستیدا ئامانجلەی بەرهەمهێنانی تاکێکی چاکسازی خوازە لە ناو کۆمەڵگا ئامانجلەی بریتی نییە لە بەرهەمهێنانی تاکێکی توندڕە و کە ببێتە مای سەر ئێشە و مای ئێش و ئازار بۆ کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگا و هاوڵاتیان ئێمە ئەو گروپە توندڕەوانەی کە ئەتوانین بڵێن ئەو گروپە تیرۆریستانەش کە لە کوردستانە ئەنسار الئیسلام و جوند الئیسلام و ئەمانەی کە دەرچوون هەمووی لە هەناوی بزوتنەوەی ئیسلامیەوە دەرچوون من ناڵم بزوتنەوە خۆی بەڵام ئەمانە لە ناو هەناوی ئەوە دەرچوون ئەویا گەورە بوون چۆن ئێمە بڵین وڵا بزوتنەوەی ئیسلامی یایە گرت و ئەندامی بەس چاکسازی بەرهەمهێناوە گەر بتەوێ ئەسڵی فکرەکە کۆتایی پێبینی یاخود بە شێوازێکی بابەتیانە دەستنیشانی ئەو هەڵانە بکەی کە ڕوو ئەدەن یا ڕوویانداوە یا ئەو با بڵین ئەو تەوژم و تەیاراتانە بکەی کە بیر لە بەکارهێنانی هێز دەکەنەوە بۆ یەکلاکردنەوەی کێشە و گرفتەکان ئەمە تۆ ئەبێ بگەڕێیتەوە بۆ ڕێگ و ڕیشەکەی ڕێگ و ڕیشاڵەکەی لە ڕاستیدا باسی چەکەکە ناکەم باسی فکرەکە بۆیە ئەسڵەن فکری جیهاد کە لە بزوتنەوەی ئیسلامی فکری جیهادی هەڵگرت فکری جیهاد بە مەبەستی بەرهەمهێنانی تاکێکی توندڕە و نەبوو لە حەقیقەتدا جیهاد ئەسڵەن بیرۆکەیەک بوو بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە بەرگری لە خاک و نیشتیمان و وڵات بکرێت ئەی دوجار ئەمانە چۆن هەڵە تۆقن لە ناو بزوتنەوە خۆتەزانی بزوتنەوەی ئیسلامی جیهادی کردووە بۆ لابردنی زوڵم و ستەم لەسەر میلەتی کورد لە دژی ڕژێمی بەعز لە دژی ڕژێمی سەدام حوسێن لە حەقیقەتدا ئەمە بە هیچ شێوەیەک بەڵام لە هەمان کاتیشدا ئەم بیرۆکەی تونند و تیژیە لە ناو حیزبە سیاسیەکانی تریش بووە خۆ تۆ لە شەڕی ناوخۆ بینیمان بە سەدان و هەزاران خەڵک شەهید بوو کوژرا قوربانیدا لە پێناو دەسەڵاتی حیزبێک کە بمێنێتەوە لە دەسەڵات لە ڕاستیدا ئەم سیڕاع و ململانەیانە کۆتایی هێنانی زەحمەتە لە حەقیقەتدا کاتی ئەوێ و پێویستی بە دراسەتی بابەتیانە دەکات من مەبەستم یەک شتە ئێمە مەسەرەن شەڕی ناوخۆی یەکێتی و پارتیمان دیوە ئەمە شەڕێک بۆ لەسەر دەسەڵات بمانەوە نەمانە هیچ فکرێکی و ئایدۆلۆژیایکی لە پشتەوە نەبوو باگراونێکی ڕقاوی لە پشتەوە بووە بەس شەڕی ئیسلامیەکان مەرج شەڕەکە نییە ئیسلامیەکان شەڕێکی فکری لەگەڵ کۆمەڵگە و لەگەڵ ئەوانەی ترە ئەکەن ئەمێ با بڵێن جۆرێک لە سکرا دروستەکە دوایی لە توندڕەویەکەەوە سەری دەرەهێنێ کە دوای ئەو ئەنجامە ئیتر ئێمە ناتوانین سەیتەڕی بەسرا بکەین پێتوانی ئەوە دەوری هەیە لەویە بەس من قەناعەتێکم هەیە قەناعەتم وایە خەڵکی تر شەڕێکی فکری ئالۆز لەگەڵ ئیسلامیەکانی کوردستان دەکەن قەناعەتی من وایە بۆیە ئیسلامیەکانی کوردستان ینی شەڕی فکر لەگەڵ کۆمەڵگا و لەگەڵ موشتەمە و لەگەڵ ئەحزابی سیاسیش ناکەن ئیسلامیەکانی کوردستان هەمیشە هاو هەڵوێست بوونە لەگەڵ حیزبە نیشتیمان پەروەرەکان و هەمیشە بەشداری پەرلەمانیان کردووە لە حکوومەت بەشدار بوون لە هەموو کایە سیاسیەکان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە و بەشێک بوونە لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەڵام خەڵکی تر بە قەناعەتی من خەڵکێک دێت شەڕێکی فکری لەگەڵ ئیسلامیەکان لەگەڵ زانایانی ئاینیە خوڵقێنێ بە ناچاری زۆرزار سەیرەکەی تێکدادانی فکری ڕووەدا بەڕێزت باسی زانایانی ئاینیت کرد ئێمە ئەگە دیقەت بین زانایانی ئاینی با بکەین بە دوو بەشەوە زانایانی
ئەگەر ڕاست بێت زانانی تەقلیدیات دەرەوەی ئەحزابی ئیسلامی لەگەڵ زانانی ناو ئیسلامی سیاسی ئەوانەی ناو ئیسلامی سیاسی بە جۆرێک بیرەکەنەوە جیاواز لەوانی لە دەرەوەی ئەحزابی ئیسلامی مثلا ئێمە دیقەت بین زانایەکی تەقلیدی یا دەرەوەی ئیسلامیمان نەبینیوە فکری شەڕانگێزی هەبێ بەڵام لە ناو ئیسلامیەکانە دیومانە بمانەوەیانە مەرج نییە لە ناو حیزبێکی ئیسلامی هەبێ بەس هەڵگری ئەو باگراوندێک کە دیومانە فلان تەکفیرەکە و باسی جیهادەکە و لەوانەیە خۆی باسی داعش نەکە بەڵام ئەوانەی ئەیڵێ هەمی فکری داعش و خەڵک لەوێ کەوتە کە تۆ باسی داعش بۆم نەکەی بۆ من نەبم بە داعش من لەگەڵ ئەوەم ینی دائیمە فکر بە فکر چارەسەر دەکرێت فکر بە توندوتیژی چارەسەر ناکرێت و هیچ فکرێک ناتوانانی فکرێکی تر لە ناو ببە بە ئیڕهاب بە توندوتیژی بە وەکو دەڵێن توند ئاژۆی من پێم وایە ئیسلامیەکانی کوردستان لە بری ئەوەی کە ڕۆڵیان هەبوو بێ لە بەرهەمهێنانی تیرۆر و کاریگەری زۆر گەورەیان هەبووە لەسەر خاوکردنەوەی ئەو بیر و دید و تێڕوانینانەی کە بەو شێوەیە بیرەکەنەوە کە جەنابەت باسی ئەەکەی بۆ ئەوەی هزری توونڕەوی لەسەر هەرسێ ئاستی ئاینی و دەرونی و سیاسی بەرەو کاڵبوونەوە بچێت پێویستمان بە پەروەردەیەکەیە کە لەسەر بنەمای ژیان دۆستی و یەکتر قبولکردن دابمەزرێت و ئەوەش پێویستی بە پەروەردەکردنی تاکێکە کە دەوڵەمەند بکرێت بە مەعریفە و زانستی سەردەم و ئاشکردنەوەی لەگەڵ کۆمەلگای خۆیدا.